نامو فازل ورزشوان کالیفرنیا میوان منه ناسناوکی ناف دولتی بدست اخستیا کاک نامو زور بدلو گیان و پیروز باید لیده کم جگای شانازی دلی همو منطل خوش کرد براستی امن لیره نازانم که وصفت بکم تنیا پید دلیم بردوام با سرکوتنی زیاتر بود اخوازم و بدلو گیان چپلت بو لیده دم زور سپاس دکین لبو برز کردنی آلای پیروزی کردستان لپیشی همو جیهان براستی جای شانازی لون باز بك يعني كنت لآخر لحظة ركبركت بشكني لعرزي بدي من راست بيبلم برتما بوم بيبورن موا يتر كياري كربون من زورا ويسي زورا مكالا ما من زورا مشكلة نزودا ما كخريج زورا أنا مستمودية يتر تكنيكا جاهة تبدأ مو أنا كوندا شوكا ويتر رجع مانو بخمار كان ما استا او تكنيكي كبكارتنا لاخر لحظه كان ناوي تشبو ماري انا كوندا لكي كوام تكنيكا بكار اهني تشون فيري ام تكنيكا بوي يعني ركابركشت زور بلاوازي كوتناو دستت او مان بي خوش بو الحمد لله بوش حميت وانا اخواب زياده فقري خويا من اتعمل حمل حبتك زجا تمرينك من في منه الله كردستان بشاني حمود نيابمو شاني بين كنت كي وكين كل الناس كان ما نشونا من كنت هدفي من وين يبون منا والله من كان مهم يا من وام كده انا قد ما بس كما صرفهم يا كردستان بشاني حمو عالم بم هو من لما عليه طنبلم قد بطليكم نبوة للجامعة بلام كردي بيان شليك بيان تجدايم خفتي شقات ولا سروات من اوقات مويه كبيت وانا محمو قوم كردي كان ببين بلا كما بلا نام فازي ما نام فازي كردي كتوانيتي شلوني عالم بيانه هدفي جويه شلوني عالم بيانه بكردستان بله كان استبه همو جيهان ظلم كاك اما نامو فازل من هيا او كره كردي كالاي بيروزي كردستان بسر كوتنا كاني خوي برس كرده و جيش نازي براستي كاك نامو آلای پیروزی کردستانت برز کرده و خاتونه کشت لیوی بو اویش بجلی کردی و سپورتی دا کردی و اویش آلای پیروزی کردستانی حال گرفته بو اما چه مورالی کی بتو دا یعنیش دوای سرکوتنا کانی تو لچه و پیروز باید بو هات اما چه دفعی کی کردی لبو سرکوتنا کانی زیاتر صوت برا في دايره بالرقم دەڵێم ئاڵای پیرۆزی کوردستانت بەرز کرد خاتونەکەشت لەوێ بوو بەجلی کوردیەوە ئەوەش لە بۆ ساپۆرتی تو لەوێ بوو بەڵێ من حوا بزیابێ من ئەمەدەی وتومە ئێمە کە ڕم بوو بۆ بتوڵەوی بۆ شەڕ بێ ئەبێ کولتوری کورد بەشاری هەموو کەسێ بێنی تر کاک نامۆ نازانم کێشەکە چییە دەڵێ لەکنەت و کێشەی ئینتەرنێتی هەیە دەنگت زۆر دەپچڕێ دەمەوێت باسی ئەو ئەرمەنەم لە بۆ بکەیت کە هاتە لات قسەی بە کورد و کوردستانی وت ئەوە چێ بوو چ قسەیەکی وت دوای گەمەکە من دایم وتمە مادەم بۆ کورد شەڕەکەم ناتوانم من بۆم تۆ نەحەقیقە بەرامبەر کورد من لێک قاعەت تەمرینەکەی ئێمە لێک جیما لێک هۆڵاین ئیتر مامۆستاکانمان کۆتە دەبینمانەوەڵێ با شەڕۆشتەکە گەورە بێت بابی کوژێنەوە شەڕۆشتەکان ئەویش دای لێ بوردنی کردوانە ئیتر ئەمانەوێ ئەم شەڕە ببڕێتەوە ئیتر ئەگەر نەبڕێتەوە گوێ بڕین ئاخر لەبەر چی کێشەی چی بوو لەگەڵ تو لەگەڵ کورد لەگەڵ کوردستان کێشەی ئەو کابرا ئەرمەنە چی بوو بە کوردی وتی قەرەج منەوە پێم هەزم ناکرێ لەبەر چی وایوت ینی سەبەبەکە چی بوو تۆ بستە بۆن منە سەرەکەی سبەبی ڕقبوونی لە کورد لە چیە لە عەرەبە لە فارسە بۆن منە لە تورکایە ینی ئەمە هەموو قۆمان ڕقی لێمە بۆچی ڕقی لێمە لە بۆ ئەوەی کە لە بۆ کوردبوونی من دەیە مەڵم کوردبوون وکو هەتیبوون وایە بۆ من ئەوە لەسەرمە کە من شانی هەموو عالەمی کە کورد زۆر بەدەسەڵاتە کورد نا وڵاتی خۆی هەیە کە کورد وڵاتیشە من ئەم جارکە ڕۆشتم و نەتفلیکس وتم باسی عێراق کە لەگەڵ منە من یاری ناکەم ئەبەدەن بۆیەوە دەکەت ئیجبار وام لێ کرد بە ئاڵای کوردستان بێمەوێ وتم کوردستانە بێ کانتریش بێ وڵات بێ باشە کاک نامۆ دوای ئەم گەمەیە ڕاستە سوزیان پێداوی کە بتبەنە UFC شتێکی وا هەیە ئەگەر هەنگاوەکانی داهاتوومان لۆ باسکەی ڕاستە کاک نامۆ چ بەڵێنێکیان پێداوی کە ببەنە
چی بەڵێن بێنم بۆ ئەم جارێتر من لە UFC UFC بەڵێ بەڵێ ئەم جار لە UFC شەڕەکەم 12 لە UFC شەڕم هەیە ئیتر لێش ئاڵای کاک نامۆ جێت لە منە ئێستا کاک نامۆ ئەگە جێت لە منە وەڵامی ئەم پرسیارم دووبارە بدەوە ئەگە ئەزیەت نەبێ ئەو بەڵێنەی کە پێداوی بنە UFC ئۆکێ بەڵێ 12 لە UFC شەڕم هەیە 12 لە UFC شەڕم هەیە بە ئاڵای کوردستانی شەڕمەوە سەری هەرچی کوردستانی بەرزەکەمەوە بە ئەبەدەن نایڵم سەری کوردستان شۆڕ بێت ئامین ئینشاءالله وعدێ پێم و هەر جار وعدمە وعدەکەشم بەسەر بردووە ئامین ئینشاءالله خوا پشت و پەنات دەبێ لە چ ئاستێکە یعنی تا ئەو کاتە وەزنت زیاد ئەکەی لەسەر چ ئاستێکە ئەوەی مانگی هەشت ئاستی عالمی ئەمە لەوە گەورەتر نییە بڕاستی ئەتۆم نەتفلیکس و شەر ئاستی لە UFC هەمە منافسی UFC بەڵام من هەدەفم UFC بۆ کە UFC دەتۆم ڕاوبانکی زیاترە هەدەفی منەوەی بکەم لە وەزنی 77 شەڕەکەم وتر ئەوەی ئینشاءالله پشتۆنی وەزنی 77 ژێنمەوە کوردستان ئەتو گوتت وعد دەدەم بە هەموو کورد و کوردستان کە UFCش ئەبەمەوە وایە بس بەڵێ طبعا لە 100 ملیۆن ئینشاءالله بإذنی خوا ئینشاءالله بەئیزنی خوای هەمومان دوعات لەبوو دەکەین تا ئەو کاتەی کاک نامونایەوە کوردستان تا ئەو کاتە من وەڵا لەمسی ڕۆژتری شەڵەت دەگەڕێمەوە بەخێر بەی سەر چاوان کاک نامو لێرە شتێکت پێڵێم کە هاتیە کوردستان ئینشاءالله ئێمە پێشوازیت لێ ئەەکەین تو خاتونەکەت هەردووارن ببنە میێوانی ئێمە لە کوردستان 24 با زیاتر لە پلانەکانی داهاتوت ئاشنا بینەوە لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە خاتونە جوانەکەشت بکەم کە بە ئاڵای کوردستان و جلی کوردیەوە هات بوو پشتیوانیت بەڕاستی ئێوە جێی شانازی و سەربەرزین سەرکەوتنی زیاترت بوو دەخوازم دەمەوێت بزانم مەسەلەن ئەو هەموو کوردە دڵخۆش کرد چ موڕاڵێکی پێدای لەبوو UFC بۆ من زۆر بەرزە سەربەرزیە بۆ من سەر بڵندە بۆ من کە من ئەتوانم بۆ ئاڵای بەرزکەم کە بتوانم دڵی گەنجان خۆش بکەم کە بتوانم شانی بم کە گەنجان زیاتری پێکرێ نەک هەتەنانت نامەفازیل هەموو گەنجێک کوردی پێکرێ نەک هەر من ئێمە زۆر بەتوانین هەرچی گەنجی کوردستانە زۆر بەتوانەیە ئێمە کەم نین ئێمە زۆرین باشە چ پەیامێکت هەیە لە بۆ ئەو گەنجانەی کە زیاد سیقەی زۆریان بەخۆنیە ناتوانن بچنە ئەم جورە پاڵەوانیە یانیش ئەڵێن ئێمە کوردین ئێمە دەوڵەت نین پشتگیرینی و دەوڵەتیمان نییە چی ئەڵێ بەو کوڕە کوردانەی کە وەکو تو لێ هاتوون لێدا بە هیچ شەوێکە سەرتا شۆڕ نەکەن ئێمە نەوەی سەڵاحەتینی یوبیل ئێمە بتوانین ئێمە چۆن جوروسممان گرتووە ئاشە توانی هەموو وڵاتەکان بگریت بە یەکەوە بەتوانین بەڵام بە چوارەوە بەتوانین ئەبێ هەر هەمانی یەک بیت بە یەک سەوتەوە بە یەک پشتگیری من ئیشی منەوەیە کە بتوانین هەر هەممان پێکۆ بمەینەوە بە هەر هەممان پشتێکتر بگرین و بە تەنیاش بێ ئەیکەم بۆ کە هەر هەممان پشتێکتر بگرین و هەموو دنیا ببینێت کە کورد یەکە ئێمە هەمومان لە پشتی توین برای خۆشەویستم هەمومان لەگەڵ توین دوعاکانمان دڵەکانمان لەگەڵ توون هەموو کوردستانیش بە سەرکەوتنی ئێوە دڵخۆشە چاوەڕێی سەرکەوتنی زیاتری جەنابتان و هەموو کوردێکی بە شەڕەفی شانازی بەگەل و نیشتیمان و ئاڵای پیرۆزی کوردستانەوە ئەکە ئێمە دڵمان پێخۆشە لێ زۆر سپاس دەکەم کاک نامۆ ئینشاءالله لە سەرکەوتنی بەرزتر ئەدبینم لە UFC ئینشاءالله ئاڵای کوردستان بەرزکەوە و ئێمە هەموومان بەڵێ 12 لە UFC بینم ئینشاءالله دەتبینم بە دڵی خۆشەوە بە سەرکەوتنەوە خوات لەگەڵ بێ زۆر سپاس دەکەم بەێ هێژان ئەvە بڕاستی گاواز بەحسی سەرکەفتنا کوردات کەم ئەوژە کورد لکیوە بن ڕحە من گەشت بیت یعنی وەکی پەپولایان حەز دەکەم بفڕم یعنی ئەم هەندە تێنیەن کەیف خۆشی و سەرکەفتنێ و ئازادیێنە ناهێتە زمان ناهێتە واسفکردن یعنی تەنێک گەلێن بندەست وان هەستان دزانن کو تو بێدەولەت بی چەند زۆرە تو مەلەتێک بی بێناسنامە بی چەند زۆرە تەنێ ئەم دزانن بێدەولەتی چ زوڵم و ستەمێک لەمای کردە لەومەش بوومە نەفەسێکی ئازادیە سەرکەفتنە کوڕێکی کورد دلێمە گەشتکە ئیشەڵڵا ئەم هەممی سەرکەفتنێن کورد و کوردستانی ڕۆژ بە ڕۆژ دەتر ببینن و دەستپێکە خێرێ بیتر بۆ کوردە